تحيات دولة رئيس الوزراء الدكتور عادل عبد المهدي. سڵاوی جەنابی سەرۆک وەزیران دکتۆر عادل عەبدولمەهدیتان پێ دەگەێنم و ڕێزی زۆری هەیە بۆ ئێوە داوای لێبوردن دەکا کە نەیتوانی و بێت لەبەر چەنۆکارێکی تایبەت. بێگومان ناکرێت ئەوەی کە ڕوویدا بە تەواوەتی لی تێبگەینە ئەو ڕوودا و ئازاربەخشەی کە دووچاری گەلی کورد بوو ناکرێت هیچ پاساوێک بهێنیتەوە بۆ پێشێلکردنی بەهای مرۆڤایەتی و نیشتیمانی و هیچ پاساوێکی نییە و بێگومان سەرکۆنە دەکرێت. ئەوانەی کە بوونە قوربانی ئەو ڕووداوە لە هەڵەبجە و پێش ئەوەش لە ئەنفال ئەوانە قوربانی هەموو مرۆڤایەتین. چکە ناکرێت ئەوەی کە ڕوویدا پاسایی بۆ بهێنرێتەوە پەڵەیەکی شەرمەزاریە بە ناوچاوی دیکتاتۆریەتەوە کە گۆڕبەگۆڕ بوو. هەڵەبجە یادی هەڵەبجە و قوربانیانی ئەنفالەکان دەکەینەوە و بە دڵێکی پڕ لە خەمەوە، بەڵام دوای ئەوە چی دەکەین؟ پێویستە لەسەرمان یەکگرتوو بین و یەک دوار ڕۆژ دروست بکەین، هیچ بوارێکیش لە بەردەمماندا یاکو ڕێگەیەک لە بەردەمماندا نێوەکو گەلی عێراقی جگەل لە یەکگرتن جگەل لە پێکەوە ژیانە. ئێمە لە شەڕ و پێکەڵپژان و ململانێ چ شتێکمان بەدەستێنە جگە لە وێرانکاری. گەلانی شارستانی بە ئەزمون گەلێکدا تێتەپەڕن کە هەندێکیان نەهامەتین بەڵام بە دڵنیاییەوە کۆتاییەکی باشیان لێ دەکەوێتەوە. ئێستاش کاتی ئەوە هاتووە کە ئێمە وەکو گەلی عێراقی یەک بگرین پێکەوە بژین بۆنەوەکانی داهاتوو بۆ دوار ڕۆژمان. ئەوەش تاکە ڕێگەیەکە لە بەردەمماندا بۆ ئەوەی پێکەوە بتوێش بکەین و پێکەوە بژین و لێکری تێ بگەین. هەر وەکو چۆن داعش یەکی خستین و شەڕی دش بە داعش یەکی خستین و بۆی گەلی عێراقی شان بەشانی یەک بوەستن و لاپەڕەیەکی نوێ هەڵ بدەنەوە. نەهامەتی هەڵەبژە بە دڵنیای و یەکمان دەخات و پێشتریش یەکی خستوین و بۆ ڕەتکردنەوەی جەور و ستەم و دیکتاتۆریەت هەروەک چۆن هەڵەبجە بەردوومان کرا لە ساڵی 1970 هۆڕەکانی لە باشووری عێراق بەردوومان کرانم. هەردوو نەهامەتیەکەش هەمان نەهامەتین و گەلی شەر هەمان گەلە ستەمکاری شەر هەمان ستەمکارە. کەواتە بۆچی یەک نەگرین و لاپەڕەیەکی نوێ لە پێکەوە ژیانی ئاشتیانە نەکەینەوە؟